ڕێگنەکەوتنی لیستەکانی نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک تەنها کاریگەری لەسەر هاوڵاتیان نەبوو، بەڵکو و فەرمانبەرانی نێو خودی ئەنجومەنیشی گرتەوە. لە بەرامبەر هاتنی موچە و پێنەدانیان بۆ ماوەی زیاتر لە 10 ڕۆژ بەهۆی نەبوونی واژۆی سەرۆکی ئەنجومەنەوە، فەرمانبەرانی نێو ئەنجومەنی پارێزگا گردبوونەوەیکی ناڕزاییان ڕێخست. داواکاریمانەوەی ڕاتبەکەمان بۆ بنێرێن لە بین عوضو مجلسەکانە ئەمان کێشەی ڕاتبەکەی ئەمەیان تێکەڵ کێشەی سیاسی کردە. ئێمە کۆمەڵێ مۆنزەفین فەقیرین لێرانە دەوامەکەین ڕاتبەکەمان نییە. ئەمانەوە ڕێک بکەون حتا ڕاتبەکەی ئەمە بۆ منێرن. ئامانج لەم مانگرتنەی فەرمانبەرانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک گەیاندنی پەیامی ناڕەزاییە بۆ لایەنە پەیوەنددارەکان لەسەر دواکەوتنی موچەکانمان کە بەهۆی کێشەی نێوان لایەنە سیاسیەکانەوە خەریکە فەرمانبەران دەبێتە قوربانی. بۆیە داواکارین بە زووترین کات کێشەکان بەلاو بنێن و خەمێک لەم خەڵکە بەشمێنێتە بخۆن. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕایدەگەیەنێت کێشەی فەرمانبەرانی نێو ئەنجومەن و قەزا و ناحەکان بۆ نەگەڕانەوەی ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەن بۆ وەکالەت دەگەڕێتەوە. لە فەرەغێکی ئیداریە وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە ئەیش بە نەگەڕانەوەی بەڕێز شێخ ڕێبوار تاڵەبانیە بۆ کەرکووکە کە وای کردووە سەرۆکاتی ئەنجومەن لە فەرەغێکا بێ و پێکنەهاتنی لیستەکانی ناو ئەنجومەنی پارێزگای گەورە لە دانانی سەرۆکی ئەنجومەن و جێگر و پارێزگارێک کە وای کردووە ئێستا لەو فەرەغە ئیدارێ بێ و کە ئەمەش کاریگەری دروست کرد لەسەر فەرمانبەرانیش کە نەتوانرا موچەکانیان بۆ سەرەت بکرێ ئەم مانگە و خاڵەکان کە هۆکاری ئەوەی کە ڕێک نەکەوتونە ئەوەیە کە لەستی تورکمانی دەیەوێت سەرۆکاتی ئەنجومەن بە فەراغ بمێنێتەوە، بەڵام خۆیان سەرۆکێکدا بنن بە کاتی بۆ ئەنجومەن بێ ئەوەی دەنگ بۆ پارێزگارێکی کورد بدرێ و ئەمەش دەستی برایەتی ڕەفزی کردەوە ئەبێ هەموو بە یەک پاکێجەکە بێ و لە یەک دایانشتنە ئەنجام بدرێت تاکو پارێزگار و سەرۆکی ئەنجومەن و جێگر سەرۆکی ئەنجومەن بە یەک جار دەنگی بۆ بدرێت و کاری لەسەر بکرێت. هەموو ڕۆژانی سێشەمێک لە هەفتەدا ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام دەدات، بەڵام قۆڵبوونەوەی کێشەکان و نەگەشتن بەڕێکەوتن لە ئێستا بەدواوە پێدەچێت بربەستی بەردەم کۆبوونەوەکان بێت. کارۆن محەممەد، کورتساد نیوز، کەرکووک.